پرۆژەکە بن بزەبت نازانم بەڵام ئەوی کە پێشتر دانراوە بە پێ و دەرخسێوەرە هەندێک دەستکاریمان کردووە بەڵام 3 ساڵ و نیوە تقریبان 400 ملیارە ئێستا 400 ملیارە سوودی زۆرە بۆ پارێزگای سلێمانی نەکرد بۆ پارێزتوان بۆ ناو هەموو کوردستانیشە بۆ کەرکووک سوودی هەیە بۆ چەمچەماڵ سوودی هەیە بۆ هەولێر سوودی هەیە بۆ هەموو ڕێگاکان بەرەو مەرزە سنووریەکان هەمووی سوودی هەیە چکە ئەو سلێمانی شارێکی سنووریە و مەرزی هەیە 2 مەرزی گەورەمان هەیە 3-4 مەرزی ترمان هەیە بۆ گەرمیان سوودی هەیە ئەو بە سایەرە و بار هەڵگر و تڕێلە و تانکەر و ئەوانە هەمووی ئەڕۆن بەرەو سنوورانە لێەوە دێنەوەی تر ئەمەدا ئەم ڕێگایە بەکارهێنن ئەمە سوودێکی جارێ اقتصادی زۆر گەورەی هەیە لەو ڕۆوە ئەنجا سوودێکی هەیە بۆی کە ئەتوانێت تر پاراستنی جادەکانی شەقامەکانی ناو شاری سلێمانی تر ئەو زەختی ترافیکە ئەو لۆدە لەسەر ئەوێ نامێنێتەوە تر بەویا ئەڕواوە و جادەیەش بە ستاندەردێکی جوان دروست دەکرێت کە ئیتر بتوانێت تەحملی ئەوە بکانە وەکو ئەم جادانی خۆمان چکەمانە جادەی ناوشارن بۆ ئەو لۆدە زۆرە نەکراوە کە ئێستا پیاڕوا ئەمە ئەنجا بەستنەوەی ئەو شوێنانە بەیەکەوە کەمکردنەوەی کات کەمکردنەوەی ڕێگا کەمکردنەوەی خوانەخواستا حەوادیسی مروری و کارەسات کە ڕوو ئەدا ئەمانە هەمووی کاریگەری زۆری هەیە تەوانە بۆ ژێرخانی ئابووریش گرنگترین شتە بەڵێ بەم نزیکانە دەستپێکا کاری ڕۆتینی ویداریات هەیە تر مەسئولیات و اینەکان کەدا بەژەکرێ و شەڵا دەست پێکات بەڵێ وایە نائیشەڵا نائیشەڵا وەکەوە نابێت چکە گەرمان زانیە بزانرایە وەکو ئەوەیە هەڵبەتە ئەمە ناکران پرۆسەیە